گوتارا سرگی لافروف وزیر درفه روسیا ده چارچوبه بريفاتشونا کومەڵایە گشتیانەتەوەی نیەگرتی لە UN هیانە هادە گوتارا خۆدا زیاتر باڵدکشاندە سەر شەڕێ رووسیا و ئۆکرانیەک و ساڵێک و هەفت مەهە بەردەوامە زیاتر ڕخنە لە وڵاتێن ڕۆژاوا لە ئەمریکا دەگرتن و هەوڵ دەدەتن یان بەردەوامە ji پرچەکردنا ئۆکرانیە ji بۆ vê çendێک و شەڕێکی سەرتاسەری ڕابگەێنیتن دەبێژە ku ئەva ڕۆژئاوا دiketin li hember Rosyayê dijatiya mirovatiye divêtin dawiyê pê bêtin ji ber vê çendê nabêtin ev şere berdewamî hebêtin ew hewkariyên welatên Rojava bi vî awayî berdewam bîtin. دەستخۆشە باس دەچینەوە سەر بابەتەکەی خۆمان کە پێشتر ئاماژەم پێکردنەمە میوانمان هەبێت لەسەرەوەی کە 2550 پۆلیس بە شێوەی گرێبەست بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک دادەمەزرێن بەڵام پشکەکان چۆن دابەشکراون بە نەتەوەی کورد و تورکمان هێشتا هێندەی پشکی نەتەوەی عەرەبیان بەرنەکەوتووە کە هەریەک لە کورد و تورکمان لە 100 تا 20یان بەرکەوتووە دەمانەوێت گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز عیرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانی لە ستۆدیۆ لەگەڵێمە ئامادەیە بەخێر بێی کاگەر بەخێر بێوارە باش ئەم بابەتە چۆنە وردەکاری ئەم بابەتە بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆ کەناڵی 24 کوردستان 24 بۆ بینەران و بیسەرانی سڵاو دیارە لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەو نەهامەتی کە بەسەر خەڵکی کەرکووکداتەوە بەردەوامیشە ئیجحاف و غوبن و زوڵم بەردەوامە دەرحەق بە خەڵکی کەرکووک بە تایبەتی کورد و تورکمان ئێمە گە تەماشا بکەین پێشتر کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ئیش و کارەکانی خۆی بوو پێش 2017 پێش 16 ئۆکتۆبر ئەنجومەنی پارێزگای کەرکووک لیجانی هەبوو بەمە لیجانی تعیناتمان هەبوو لیجانی ئەمنیمان هەبوو لیجانی تەربیە و تعلیممان هەبوو لیجانی تەندروستی هەر لیژنەیەک و هەڵدەسا بە کارەکانی خۆی سەبارەت هەر نووساوێک باتپایە بۆ گرێبەست یان بۆ تەعین لە بەغداوە ئاراستی هەر دایرێ بکرا ڕاستەوە خۆ دەهات بۆ ئەنجومەنی پارێزگا لیجانەکان هەڵدەستان بە کارەکانی خۆیان دوای ئەوە دەکرا ئەجندەی جەدوەل عەمالی ئەنجومەنی پارێزگا تاوتوی لەسەر دەکەن ڕێژەکان دیاری دەکرا ڕێژەکان دیاری دەکە حەسب ئەو نسبەیەکە دیارکە ئێمە تأكيدمان دەکردو لەسەر ئەحسای 1957 کە ڕێژەکان چۆن نسبەی کورد چەند بووە نسبەی تورکمان چەند و نسبەی عەرەبی چەند بووە ئێستا لەسەر چ بنەمایەک پشکەکان دابەشکراون ئەو بنەمایی کە ئێستا ئیشی لەسەر دەکەن بنەمایەکی زاڵمانەیە ئەوەشی دەیکات دیارە نەتەوەیەک زاڵە بەسەر هەردوو نەتەوەکە یان نەتەوەیەک زاڵە بەسەر نەتەوەی استحقاقاتی نەتەوەی کورد و تورکمان یعنی وئیلا گە تۆ ببینی لە نسبەی 2550 گرێبەست بۆ شاری کەرکووک هاتووە زۆرینەی دراوەتە لایەنێک ئەوش لایەنی عەرەبیە کورد و تورکمان بێبەش کراون ئێمە گە بگەڕێنەوە بۆ کەرکووک و بۆ تاریخی کەرکووک بۆ ئەحساییە و نسبەی سوکانی کورد و تورکمان ئەوان خەڵکی شارەکەنە خەڵکی ڕەسەنی شارەکەنەوە ئەوان حسەی خۆیانە کە حسەی شێریان بەربکرێت بەرەوەی استحقاقی خۆیانە حەسەب نسبەی سوکانی لە بدرێژایی تاریخ و ئەوان خەڵکی ڕەسەنی شارەکەن بەڵام بەداخەوە ئێستا خەڵکانێکان هەسب معلوماتی ئێمە من اتصالم مباشر لەگەڵ زابتە تورکمانەکانی خۆمان لەگەڵ زابتە کوردەکانی خۆمان چکە هەماهەنگیمان هەیە دەشپرسین بەڕاستی ئەوەی کە ئێستا دەکرێت لە کەرکووک خەڵکانیان هێناوە ناویان تەژیر کردووە غێری نەتەوەی کورد و تورکمان عەرەبن کە خەڵکی کەرکووکیش نینە کارتی زانیاریان بۆ کراوە تەسهیلاتیان بۆ هاتوون لەسەر حسەی خەڵکی کەرکووک دەیبن لە مەناتقی دیالەوە هاتوون لە تەکریتەوە هاتوون لە مستەوە هاتوون ئەوە ینی جارێکتر زۆڵمێک دەکرێت لە خەڵکی کەرکووک بە تایبەتی لە کورد تورکمان ئەوەی کە ئێستا لەبەر چاو دەیبینی سیستەمی دامەزاندن وایە لە کوتەیە ناوەکان دەگەڕێنەوە بۆ بەغدا وەزارەتی ناوخۆ ئەوان تەزدیقی دەکەن ئێوە دوایین هەلوێستان چی دەبێتن نوێنەرانی کورد نوێنەرانی تورکمان کە لە بەغدان چۆن دەتوانن قەنەعەت بەلایانی فەرمی حکوومەت بێنن کە ئەمە غەدرێکە لە کورد و تورکمان دەکرێتە ئەوەی کە ئێستا ئێمە ئیشی لەسەر دەکەین لەگەڵ نوێنەرانی کورد و تورکمان لە کەرکووک کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقن دەبێ ئەوان و ئێمەش و خەڵکی کەرکووکیش ئاگاداری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ بکەینەوە کە ئەو زوڵمەی کە لە خەڵکی کەرکووک ڕای بگرن بگەڕێنەوە سەر استحقاقە ڕئیسیەکە استحقاقە ڕاستگۆیەکە کە تەمسیلی کورد تورکمان دەکەوە ئیلا ئەگەر ئێمە بێدەنگ بین زوڵم بەردەوام ببێ پێشەرکاری بەردەوام بێ تعریب خۆی بەردەوامە لەگەڵ تعریبیشدا ئەوەی کە ئێستا دەیکەن جارێکی تر دەرحەق بە استحقاقی خەڵکی کەرکووک یعنی چ جای ئەوە تو دەیبینی
خەڵکانێک لە ماوەی لەو ڕۆژەوەی کە ئەو قەرارە هاتووە خەڵکانێکن لە ماوەی 15 ڕۆژدا وەکو معلوماتمان هەیە کارتی زانیاری بۆ کراوە بۆی کە بە زووترین کات بچێت لە غێری نەتەوەی کوردی تورکمانە عەرەبە بۆی کە بە زووترین کات کار ئاسانی بۆکەن یعنی پرۆسەکە دیارە مبەرمەجە خەڵکانێک لە پشت پەردەوە بەردەوامێکی شزێ دەکەن ئەمەش بەشێکە لە پرۆسەی تعریب لە شاری کەرکووک دەکەن. باشە کاک عرفان ینی ئەگەر گوێ لە داواکاریەکانی ئێوە نەگیرە ئێوە ڕەخنەکانی خۆتان گرت و گوێتان لێ نەگیرە چاڵوەستێکی دیکەتان دەبێ ئایا لە هەولێ لە کەرکووک نەتەوەی کورد و تورکمان خۆپیشاندان دەکەن یا هیچ ڕێگایەکی دیکە دەگرنە بەر ئێمە خیارات کراوەیە بۆ ئێمە وا دیارە ئێمە لەگە قاعدە و جەماوەری خۆمان و خەڵکی خۆمان و لەگەڵ نوێنەرانی کەرکووک لە انجومەنی نوێنەرانی عێراق لەسەر خەدا ئەگەر هاتوو ئەوان بێدەنگیان پیشاندا هەڵسوکەوتێک یان هەڵوێستێکیان نەکرد بەرامبەر ئەم زوڵمەی کە دەکرێت لە کەرکووک ئەگەر ئەمە ڕانەگرین شتی تریشی لە دواوە دێت دەچەوێت بڵێ کە تا ئێستا ڕەنگە وەزارەتی بەرگری عێراق ئاگاداری ئەوە نەبێت کە لە کەرکووک هەوڵەکەیە بۆەوەی کە دابەشکاریەکە بەم شێوەیە بێ خۆی ئەگەر ئێمە بگەڕێنەوەکو لە پێشتری شارەتم پێدا ئاماژەم پێدا لە 16 ئۆکتۆبرەوە ئەم بەرنامەجە بەردەوامە دەرحەق بە کەرکووک و کەرکووکیەکان بەڵام ئیستا چونکە ئێمە نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەمەش دانێ بکەن بە مەکسبێکی سیاسی بۆ خۆیان لەسەر حسابی کورد و تورکمان بەڵام ئێمە کورد و تورکمان دەبێ بێدەنگ دەبین بەردەوامیش بین چ وەکو حزابی سیاسی چ وەکو قائیدی جەماوەری چ وەکو نوێنەرانمان لە ئەنجومەنی نوێنەران لە بەغدا. ئێستا دۆخی کەرکووک چۆنە؟ دۆخی کەرکووک بەڕاستی ئەو دۆخەرێ خەڵک بێ ئیش و کارە خەڵکانێکی زۆر چجا ئەوە ئیمکانیاتە هەیە لە عێراق لە حکوومەتی ئیتیحادی و معاش بەردەوام بەڵام خەڵکی کەرکووک تەعینات نییە گەنجێکی زۆرمان لە کوڕ و کچ مەکتەبیان تەواو کردەوە بەدەیان ساڵە چاوەڕێ دەکەن تاعین بێ ئەو خۆ پێشاندان و ئالوزیانەی بۆ کوتیانە لە کەرکووک دروست بوون ئێستا دۆخەکە چۆن؟ دۆخەکە ئەوە نییە خەڵک دەترسێت بەڕاستی چونکە تۆ دەبینی ئەو هێزە زۆریان هێنایە ناو کەرکووک پاشان هێزەکەیان برە دەوروبەری کەرکووک بەڵام ئیستا خەڵک حەز دەکات لە اختناقێکی گەورەدا یان لە خنکان معسکەرێکی گەورەی دەوروبەری ئەسلاک و شایکە هەمووی معسکەر و چەکی قورسە ئایا بۆچی ئێمە لە نیزامی عالەمیدا عسکەر حیمایی وڵات دەکات لە سنوور نییە ئەو نیزامی کەوانی سابەکانی عسکەر و چەکی قورس دێنن بۆ شارێک یان دێنە ناو شارێک ئەمەش پێشێرکردنە بەڕاستی ئەمەش بەشێکە لە پێشەکرد خەڵک دەترسێ خەڵک دەڵێ دەخەو لە حەزات دەبینی ئەم هێزە دێنن حرەکەی پێ دەکەن لەسەر حسابی کەرکووک و کەرکووکیەکان بەڵام کەرکووک دەبێ حکوومەتی ئیتیحادی عادەت نەزەر بکاتەوە دەبێ بگەڕێتەوە بۆ ئەو ئیتیفاقی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانێتی سەبارەت بە جێبەجێکردنی دەستور و بیمافیە بزات مادەی 140 ئەگەر دەیانوێت حکوومەتی ئیتیحادی لە عێراق استقرار هەبێ دەبێ بگەڕێتەوە بۆ دەستور دەبێ مادەی 140 جێبەجێ بکات چونکە تۆ ئەگەر دەڵێ لە عێراق دەستور حەکەمە دەبێ ڕەچاوی هەموو شتەکان بکەیت مافی خەڵکی تێدایە و دەستورە بە تایبەتی کورد و تورکمان زەوی تەعینات ماف خاک نیشتیمان ئەمە هەمووی ڕەبتی بە دەستورەوە بەڵام تۆ بێ ئەگەر دەستور بۆ مەرامی خۆت بۆ بەرژەوەندەکانی خۆت بەکاربیێنی وەکو ئەوەی کە ئێستا لە محکەمەی ئیتیحادی دەکرێتن هەندێک قەرارات لە مەرامی سیاسیەوە دەردەچێتن پێشەوەی قانونی بێتن یاسایی بێتن. کاگەرفان بەڵێ باست لە ڕابردوو ڕۆڵی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرد پێتان وایە لە دوای ئەنجامدانی هەڵبژاردن و دروستکردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک جارێکی دیکە و ڕۆڵە گرنگی بۆ دەگەڕێتەوە؟ ئێمە ئێستا هەمومان کوردستانیان دەبێ بەڕاستی بیر لەوە بکەینەوە کەرکووک چارن و ساز دەبێم هەڵبژاردنەی کە دێت لەو ماوەی کە دیاری کراوە وەکو ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەڵبژاردن دەکرێت بە تایبەتی کەرکووک بەڕاستی ئێمە ئەوە لەبەر چاومان بێتن ئەو 6 ساڵی کە ئەو زوڵمەی کە لە کەرکووک کراوە دەبێ ئاسەواری ئەو زوڵمە نەهێڵین بەڕاستی دەبێ بگەڕێنەوە خەڵکی خۆمان تەعبیئە بکەین جارێکتر خۆراگرانە بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدەن بۆ ئەوەی کە جارێکی تر نەهامەتی و گرتن و بردن و داگیرکاری ئاسەواری لە کەرکووک لەگەڵ تعریب نەمێنێتن وئیلا ئێمە ئەگەر ئاوا نەچینە سەر سندوقەکانی دەنگدان ڕۆژی دەنگدان بۆی کە بۆ هەمومان چارن و سازە بۆ کورد و تورکمان بەتایبەت باسی هەڵبژاردنت کرد ترسێک هەیە یان قسەیەک هەیە لە ناولانە سیاسەکان کە هەڵبژاردن لە کەرکووک نەکرێتن ئێوە هیچ زانیاریەک شتێکتان بەبەرژێ کەوتووە؟
ئەوەی کە ئێستا ئێمە دەیبیستینەوە بەڵام وەکو ڕشتێکی ڕسمی فەرمی نەهاتۆتە بە چاوی کەس بەڵام داخراوەکان باسەکە بەڵێ بەڵێ ئەوە باسکراوە بەڵام وەکو شتێکی فەرمیێ ئێمە وەکو پارتی گەری تورکمانی پشگیری دەکەین بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کاتوساتی خۆیدا بکرێتن خەڵکی کەرکک بە کورد و تورکمان بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی کە ئاسەواری تەعریب و ئاسەواری داگیرکاری نەمێنێتن جارێکی تر خەڵک شادێتەوە پێکەوە ژیان و ئاشتی و ئارامی. زۆر سپاس زۆر بەخێر بێ بە ڕێزەرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانی دەستخۆش. سپاس کاکە.